رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. من ناوم جەمال حەمە پسکۆت چنیانیە لە ساڵی 82 خەریکی ئەم برجانی ئەم سەرەساتی باڵێ لە کۆندا بە ساجە برژا ساجی ساجە بوو بە کاغەناس تێکەڵ دەکرد نۆکمانە برژان دوایی وردە تا ساڵی 86 ئەو ناوە دوای ئەم فڕنە میسری هادا ئەم میکاخولێت ئێستا حازرە بەردەوامی تر لەگەڵمان خەریکی هەتا ئێستا. ئەمە بەیامی تێکەین دستەی تێکەین گازۆی تێکەین عەلی بابای تێکەین مانی پێ برژێ بەم پڕە هەیە زۆری ئاگری زۆرەوێ هەیە کەمیوێ تاڵێن گازۆ ئەبێ ئاگرێکی کەمی هەبێ بۆی نەسووتێ پەڵەپەڵە دروست نەکەێت بەیام تۆزە زیاترە بستەش دێ بە پێی حەزمی ناسکی ڕزقەکەی. وڵات زیاتر بەیامە و بستەیە و گازۆیە و عەلی بابا و گوڵە بە ڕۆژە و هەموو شتانی لە مانگی ڕەمەزانە کرێکانە خۆمان هەمان بە ڕۆژین و ئاسایە بەلەمان هیچ ناڕەحەتیمان بەلاوە نی خوا بەزیێ بێ ئەلحەمدولیلا هەتا ئێستا هیچ نوقسانیمان نەبوو بەیانی 8 تا تەقریبەن 4 عەسر. ئەمە لێرە ئاوخوێەکەین و ڕەنگێکین و ئەکەنە ناو بشتێکەکەینە فڕنەکەەوە بەڵێ بەڵێ ئەمە لێرە ئەو مەزعادێتێکە لەکەین ئەوانەی کە بڵێن بۆ سوێرکردنەکەین وەکو گوڵە بە ڕۆژە و کولەکە و کولەکەی سپی و کولەکەی زەرد و ئەمانە ئێرین لێرە جوان تێکەڵەکەین و لەسەر کاشیە و هەڵیەخەین و ئەنجایکەنە فڕنەکەەوە هەر ئەو ڕۆژە تقریبان هەمی 1 ساعت 2 ساعت بوشکە بێتەوە ئەم کولەکە بەس گوڵە بە ڕۆژە تقریبان 4-5 ساعتی. ساڵان زیاتر خواسی لەسەر بوو بەسەر بەهۆی ئەم قەیرانی دارایشتەوە تۆزێ کەمتر یان بازار هێواشترە وەکو جارانی وەڵات تقریبان سێ کەس حازرین بەردەوام سێ کرد هەرسێکیشان مەڕۆژوو دوانیان عەرەبۆی کیشان سووری زۆرم حەزیری و هەر بەردەوام لەگەڵیان تا ئێستا لە 82 تقریبان ئێستا تا ئێستا خەریکین بەردەوام لەسەر میشەین بەردەوام لەسەر میشەین و حەزیشم لێت یعنی ئەوە نییە بڵێ بێتاقەت من. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب.